بەردەوامی خۆپیشاندان لە چەند مانگی ڕابردوو سەدان کوژرا و هەزاران بریندار سەرۆکوەزیرانێکی کاربەڕێکەر ناکۆکی قوڵی لایەنەکان بۆ جێگرەوەی عادل عەبدولمەهدی بژاردەی شەقام و داواکاری زۆر و بێشوماری هاوڵاتیانی خرۆشاوی عێراق کاندیدی بەشێک لە جەمسەرەکانی شیعە بۆ سەرۆکوەزیرانی داهاتوو کارتی سووری خۆپیشاندەران بەرامبەر هەر سیاسیەک کە لە ساڵانی دوای ڕژێمی بەعسەوە لەسەر کورسی بەرپرسیارەتی دانیشتبێت ئارەزووی مانەوە لای دکتۆر عادل عەبدولمەهدی گۆژرانی دوو سەرکردەی سەربازی وڵاتی ئێران و عێراق موشەکبارانکردنی بنکە سەربازیەکانی ئەمریکا هەڕەشەکانی گەورەترین زلهێزی دنیا خواسی شیعەکانی عێراق بۆ وەدەرنانی هێزەکانی ئەمریکا و خۆپیشاندانی ملیۆنی وڵاتێکی گیرۆدە بە گەندەڵی و نادادی هەموویان وێنەکانی وڵاتێکە کە بۆ بە گۆڕەپانی ململانێ و تاکە هیوای هەموانیش تەنها سەرۆک کۆمارەکەی کۆشکی سەلامە کە لە ناو کۆی کێشە و ئاستەنگەکاندا بە پێچەوانەی ئەوانەی ترسی گەورەیان هەبوو لە داڤۆس لەگەڵ دۆناڵد ترامپی سەرۆکی ئەمریکا کۆبەوە. Without any further ado, Barham Saleh. کۆبوونەوەی دکتۆر بەرهەم ساڵح لەگەڵ سەرۆکی ئەمریکا و کەسانی تری خاوەن بڕیار لە وڵاتانی گرنگی دنیا پەیامێکی ڕوونی سەرۆک کۆماری عێراق بوو کە وڵاتی هیرۆدی نادادی و گەندەڵی و شەڕی مەسەبیشە دەبێت ببێتەوە وڵاتی خاوەن سەروەری لەکوێ بەرژەوەندی عێراقە بوو هاوکار و لەکوێدا عێراقرا بە گۆڕەپانی ململانێ دژ دەبین. دیبلۆماسیەتی سەرۆک کۆمار گفتوگۆی ڕاشکا و پێشنیاری گونجاو بۆ ئەگەرەکانی داهاتوو هەمووانی هێناوەتەوە سەر ئەو ڕێگا دروستەی کە عێراق لە بری ئەوەی گۆڕەپانی ململانێ و شەڕی ئەموو ئەو بێت پێویستە خاوەنی سەروەری و پێگەی گرنگی خۆی بێت کە سەرجەمیان بە هەنگاوەکانی سەرۆک کۆمارەوە گرێدراون ئەوانەی لە عێراقدا هیوایان لەدەست نەداوە لە چاوەڕوانی ئەوەدان وڵاتەکەیان وەک ئەوەی لە کۆشکی سەلامەوە داهاتووی بۆ دەنەخشێندرێت هەروە بەم چەشنە بێت. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان.